باشە کاک ڕێبوار ئەوەی سەرنج بدات زۆر جار بەڕێستان لە دەرکەوتنەکانتدا قسە بە حکوومەت و دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و هەموو ئەو قسە لەسەر ئەو شتانە دەکەی کە پێیوەستە بە ژیانی خەڵک. بەڕای تۆ پێویستە ئەو وردبینیە ئەو وریاییە لە هەموو نووسەرێکدا هەبێ کە بەم شێوە پاڵپشتی میلەتی خۆی بکات؟ ئەو بوێریە بە پێویستی دەزانی لە هەموو نووسەرێکدا هەبێ؟ من ئەتوانم تەنیا بە ناوی خۆمەوە قسە بکەم وەک نەک بە ناوی هیچ نووسەرێکی ترەوە. هاوڕێ عەزیز، ئەو سەرنجانەی ئێمە ئەیدەین قسەوتن نییە بە حکوومەت و ئۆپۆزیسیۆن، ڕوونکردنەوەیە. ڕوونکردنەوەی بۆیان بەرچاو ڕوونیانە بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە هەم من بەشداری خۆم لە جوانکردنی ئەم کۆمەلگایە پیشان بدەم، چونکە ئەزانم ئەم سیاسی و ئۆپۆزیسیۆنانەی ئێمە عەبقەری و بڵین هین نین، دانای زەمانە نین، ئینسانی ئاساین وەک هەر کەسێکمان. بەڵام هەر کەسێکمان ئەبێ خۆی بە بەرپرسیار بزانێ بەو نۆعەی خۆی ئەتوانێ شارەزایی خۆی بخاتە خزمەت ژیانی گشتیەوە. هۆکاری ئەوەی من لەو تەلەڤیزۆن دەرەکەوم لە خزمەت ئێوەدا ئەنیشم ڕێی خۆم بە سەراحەت ئەڵێم، هۆکارەکەی تەنیا ئەوەیە کە ئەمە بەشداری منە لەم کۆمەلگایەدا. منەمەوێ بەو توانایی خۆم هەمە لەو ڕوانگەیەوە کە بۆم دروست بووە بەو بەراوردانەی لە نێوان کۆمەلگەی خۆم و کۆمەلگاکانی تر ئەیکەم، ئەمەوێ کۆمەلگەی خۆم جوانتر و ئارامتر و بەختەوەرتر بکەم. خەڵک هەیە ئەو قسانەی ئێمە بە تیر و توانج و دوژمنایەتی تێگا پێی تووڕابێ، ئەوە ئامانجی من نییە تۆ ئەوی تر تووڕە بکەم، ئەمێ ئەوی تر وشیارکەمەوە، ئەمێ پێی بە ئەوی تر بڵێم ئێمە جیاواز بیرەکەینەوە دەبێت جیاوازیە قبول بکرێ. و ئەم جیاوازیە بەشێکە لە نەریەتی شارستانیەتی ئێمەی کوردستانی. ئەبێ ڕێزی لێ بگرین و ئەبێ ئەو خەتە بە بەردەوامیشکەین، هەر یەکەمان بە شێوازی خۆی.